دوومە کوێستا هاتی ئێرە کوبووە ئێستاشەوە چخۆیتی ناڕوە ئیشەکە زۆر بە کزی دەڕوە یعنی تەماشا دەکەی قەیسەریەکی گەورە و گران دوو وەستای کەرکووچیان هینایە ئیش دەکەن ئەوجە سەبەبەکەی چییە نازانم پارەیان نییە لە وەستای زیادکەن یان ئەوە تا بە خۆیان زیاد ناکەن ئیشەکەیان دەبی بە کزی بڕوە نازانین مۆزوعەکە چییە بەزەوە هەموو تاسی لەمە دەکات ئەمە هەموو کاسبین ئەمە هەموو تاسی لەمە دەکاتن ڕۆژێک لۆمە زووتر تەواوی لۆمە باشترە بەڕاستی ئەنی ئەو خەرکامی تووشی مشکلی بۆ هەموو تووشی مشکلی عایلی بووە ینی بۆچی ینی زۆر کەس تووشی نەخۆشی نەفسی بووە کاکە ڕاستە لەنگەت سوتا زانی سوتا بە سوتانەکەی وی کاکە سێ مانجی لۆدانێ کابرا هەیتی بای سێ مانج بەس ئەمە بای سارێکمان نییە ئەمە مارمان سوتا ینی 3000 زەرەرمان کردیا جارێک مارمان سوتا جارێک سارێک تعمیر ئێستاش هەر مەسروف و بینە و بەردە و لە مارێ چ بکەین وەنیا ئیشەش کەش نییە بەدیلی ئی خۆمان بکەین ئەم هەر فێرە و قەیسەریە بووین هەر ئیش لەو قەیسەریە بکەین داوا دەکەین بەڕاستی بەهانەماوە بێ ئەو خەرکە هەمووی ئەوڕۆ خڕبوویتەوە لێر ئەوەی جێبیست بوون داواکاری دوکاندارانی زیان لێکەوتووی بازاڕی قەیسەری هەولێرە ئێمە بەدواداچوونمان کرد و هاتینە نێو ئەو تیمانەی کە کاری نۆژەنکردنەوەی بازاڕەکە دەکەن لێرە نوێنەری بەڕێوەبەراتی شوێنەواری هەولێر چاودێری بەڕێوەچوونی کارەکانی نۆژەنکردنەوەی بازارەکە دەکات ئەوان بە ئێمان ڕاگەیان یەکێک لە هۆکارەکانی کە کارەکان بەو شێوازە بەڕێوە دەچێت ئەو بەشەی بازاری قەیسەری هەولێر بەشێکی شوێنەواریە دەبێ بە وریایی و بە هەستیاریەوە کاری تێدا بکرێ بۆیە کارەکان بەو شێوازە بەڕێوە دەچێت لە ئێستادا سێ تیم لە نۆژەنکردنەوەی ئەو بەشەی بازاری قەیسەری هەولێر بەشدارە تیمی تێکدانی ئەو دیواری کە بە بلۆک دروستکراوە تیمی دەرهێنانی دارەکان هەروەها تیمی دروستکردنەوەی دیوار بە کەرپوچ کە سێ تیم لێرەیە نزیکەی 20 کەس دەبن ڕۆژانە زیاتر لە 12 کاتژمێر لەو بەشەی بازاری قەیسەری هەولێر کار دەکەن.